یەکلابوونەوەی دۆسیە ڕابەری سەلەفیەکان و سزادانی بە عەزلکردنی لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێنا. وێڕایەوەی چالاکوانانی ژن بڕیارەکەی خوێندنی باڵا بە بڕیارێکی گونجاو ناو دەبن، بەڵام داوا دەکەن جگە لە ڕووە ئیداریەکەی سزای یاساییش بیگرێتەوە. یعنی چی کابرا عەزلەکەی تو دوورێخیتەوە لە کارەکەی؟ یعنی چی توهمەی کەسێک کە جەریمەی کردو ئەمە جەریمەیە بەرامبەر بە کەسانێک کە لەوانەیە خوار 18 ساڵیشی تیابێ لە هەموو حاڵەتێکە ئەمانە خوێندکارن با بە خوێندکارنێ هەر کەسێکە تەحەڕوشی پێکردووە ژیانی لێ زەو دەکا بەلا ڕێە ئەبا ژیانی سەقە دەکا ئەمە. هەراسانکردن بابەتێک کە هێشتا لە هەرێمی کوردستان بە هەستیاریەوە مامەڵەیی لەگەڵدا دەکرێت. لە زۆربەی دۆسیە یاساییەکاندا ژنان مافیان نادیدە دەگیرێت و لەلایەکی تریش نەبوونی پاڵپشتی یاسایی و خێزانی و کۆمەڵایەتی و ڕێگریە عورفیەکان دەبنا هۆی پێشێلکردنی مافی ژنان. تۆ ئەگەر من تاوانەکەشم بەرامبەر کراوم بەڵام تۆمەتبارم هەمیشە وا ئەبینرێ کە نەخێر من واقعێک ئەهێنم باسی لێ یەکەم بەرامبەرەکان دووبارە یەکەمەوە بە شکڵ و بە شێوە و هەمووی تەعاملم لەگەڵاکات. ئێمە تا ئێستا بەس تەنها لە ساڵی 2016 کە یاسایەک دەرچۆ بەرەی یاسایی کارە لە 2 مادەیە موشەی تەحەڕوش بەکار هاتەوە بۆ ژنی کرێکار. دوای ئەوە ئیتر هیچ یاسایەکمان وێڕایەوەی ڕابەری سەلەفیەکان تاوانەکەی ڕەت کردەوە بە بوختان و دەست ناوی برد، بەڵام چالاکوانانی تر داوا دەکەن هەنگاوی کردداری بگیرێتە بەر بۆ ئەوەی ژنان لە ناو دۆسیەکاندا داکۆکی پێویست لە مافەکانیان بکرێت و ئەم دۆسیەیەش پێویستە کاری زیاتری لەسەر بکرێت و بکرێتە هەڵمەتێکی گشتگیر بۆ سزادانی تاوانبارانی هەراسانکردنی ژنان لە هەرێمی کوردستاندا. پێم وایە دایک و باوکانیش لەمە داهانی مناڵەکانیان نەگە شتێکی لەو بەر ڕووی شتێکی لەو حاڵتە بوونەوە بێدەنگ نەبن لێی باوکو دایکان پشگیری ئەم جۆرە کچانە بکەن کە بتوانن بەرگری لە مافی کەرامەت و شەرەفی خۆیان بکەن و ڕێگەنیان کەسانێکی نەفز نزم کەسانێکی دەست درێژی کرد بە ئارەزوی خوان دەست درێژی بکاتە سەر و بێدەنگ بێ و بشارێتەوە لە بەرعایبێ کۆمەڵاتی. هێشتا چالاکوانان چاوەڕێی دادگا دەکەن ئایا ئەم دۆسیە دەبێتە دۆسیەکی یاسایی و سزای یاسایی وەردەگرێت یاخود تەنها بە سزای ئیداریەکە ڕابەری سەلەفیەکان لە بابەتەکە ڕزگاری دەبێت. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.